لەگەڵ بەردەوامی لێکۆڵینەوەکان لەسەر هێرشە تێرۆرکاریەکەی شاری نیویۆرک، سەرۆک ترامپ داوای هەڵوەشاندنەوەی بەرنامەی یانسیبی گرین کارت دەکات. تیر و پشک بۆ گرین کارت لە شتێکی باش دەچێت، ناشتێکی باش نییە، ناشتێکی باش نییە و هەرگیز باشیش نەبوو و ئێمەش لە دژی بووین. سەرۆک ترامپ لە تویتێکدا بەهۆی ئەو بەرنامەیەوە هێرشی کردە سەر ڕێبەری دیموکراتەکان لە سیناتدا. ئەمەش بووە مایی کاردانەوەی دیموکراتەکان و گوناهبارکردنی ترامپ بەوەی هێرشەکەی بە سیاسی کردووە. تویتەکانی سەرۆک یارمەتیدەر نین و پێشم وانیە واقعی بوو بن، بەڵکو بۆ بە سیاسیکردنی ڕەوشەکەیە. ترامپ ئاماژە بە بەرنامەیەکی کۆچبەری دەکات و لۆمەی ئەو کەسانە دەکات ئەو بەرنامەیان پەسەند کردووە. شیکەرەوەی بواری تێرۆریزم بە گومانەوە لەوە دەڕوانن هەڵوەشاندنەوەی ئەو بەرنامەیە ببێتە مای پەرەسەندن لە باری ئاسایشی لە ناو ئەمریکادا. هەرتەنها ڕوبەڕووی کێشەی تیرۆریزمی نێونەتەوەی نابینەوە لەو سۆنگایەوەی خەڵک لە دەرەوە دێنە ئێرە. پێم وایە کێشەکە پەرەسەندنی تونڕەویە لێرە، یعنی ئەوانەی لێرە لە ئەمریکا لە دایک بوون و گەورەش بوون، هەمان ڕێبازی تونڕەوییان گرتوتە بەر. ڕێبەرانی ئەوروپا پرسە و مەخابن و پشتیوانی خۆشیان بۆ ئەمریکاییەکان دەربڕیوە. تریسا مەی سەرۆکوەزیری بەریتانیا لە تۆڕی کۆمەڵایەتی تویتەر نووسیویە پێکەوە شکست بە تێرۆریزم دێنین. لە فەڕەنساش پاش ڕووداوەکەی ڕۆژی سێشەمەی نیویۆرک سەرۆکی وڵاتەکە یاسایەکی نوێی دژە تێرۆری پەسەند کرد. هەروەها ڕێگە دەدات بۆ بەکارهێنانی ڕێوشێنی دیاریکراو دژی تێرۆریزم، ڕێگەدان بە هێرشی دیاریکراو یان گرتنەبەری ڕێوشێنی تایبەت بەرامبەر هەر تاکێکی ناسراوە. شیکەرەوەی ئاسایشی لەو بڕوایەدان ئەو هێرشە شێوازی هەڕەشە و مەترسیەکانی تێرۆریزم دەگۆڕێت. ئەو گۆڕانکاریەی لە وەتە هێرشەکانی 11 سێپتەمبەرەوە دروست بووە، پیلان گێڕانێکی زیاتر جێگرتوتەوە لە ڕێی هێرشەکانی تاکە گورگەکانەوە کە کەرەستەکانی بەردەست بەکاردەهێنن وەک ئۆتۆمبیل. ئەم هێرشە دەرگاکانی بۆ مشتمڕی زیاتر لەسەر کۆچبەران کردوێتەوە لە ئەمریکادا. لە کاتێکدا ئەشکرایە تێرۆریزم ناسنامەی نیشتیمانێکی دیاریکراوی نییە. کولتوری ئوزبەک ناڵێت و کەسیش فێر ناکات بۆ کوشتنی خەڵکی بێتاوان، هەروەها ئیسلامی جوان ناڵێت، هاتوونێتە ئەمریکا تا بەشداریمان هەبێت نەک ئەزیەتی خەڵک بدەین. لە مەراسیمی مۆمداگرسانەکەی شاری نیویۆرکدا بۆ قوربانیەکانی ئەو هێرشە خەڵکی موسڵمانیش ئامادە بوون و لەگەڵ دەربڕینی هەستی دژە تێرۆر گلەیی خۆشیان دەکرد. ئەوەی ڕوودا بەڕاستی جێگای تووڕەبوونمانە، چونکە ئەگەر کەسێکی موسڵمان وها بکات ئەوە لۆمەی هەموو ئاینەکە دەکرێت، خۆ ئەگەر یەکەشی تر بیکات ئەوە تاکە گورگە. هەر بۆیە وا هەز دەکەم منیش بەشێکم لەو کێشەیە، هەرچەندە ئیسلامەوە نییە کە بە ناویەوە دەکرێت. سەیفڵۆ سایپۆڤ بە ئەڵڵاهو ئەکبەرەوە خۆی کرد بە ناو ژمارەیە پاسکیل سواردا و 8 کەسی کوشت بەر لەوەی خۆی بدا بە پاسێکی خوێندنگادا. دادپارێزان بە فەرمی بە تاوانی تێرۆر گوناهباریان کردووە.